لسورتي ملكايا سين برو ريشيد يعني يكشش كلاب ليرابا 2500 دينار با إيرا قراوكي خرمالة سلاوي خواي قولة على شلون نهاورين باشن أمرو أرمان كريوتو منطقي شارع زورو منطقي خرمالة بيارة إن شاء الله هاتوين بو أوي أوس جاكيك لرابردو تا لقل هاوريان ما قشتي باسكيل ما بو كردو برتنيا جاتوين بسري كينو أنا بزانين ديما نكان شوانو لإستادا كورزي زيستانا بو ايوي خوشيسي بوازينو سما حاليا لسر رقي سرعبين ان شاء الله كقشتي نشواني مبست لبي ديما نجوانا كاني سراوتان بو بوازينواني ولقل ما بين نواني ايش خدمت سايرة كردم درسوتا وذبيدا يوم زويل فد بعدي شاك يعني بشو صانو ببيدا خوشی اسمال گروهی پاسی سوار هاتین لیره گشتی پاسکیل من انجام داد دوای اوی که ملکی خوش من انجام داد بیان کی بو ورده هنگامان نایا برو مالوانه و کوی ادواری تو مرمان که در کانال یوتیوب کمان استاتوان بلاین چی بخیر بن بو گنده جوانه کی سراو یان بخیر بن بو سراو بەڵام وەکو دەبینن ئێستا سەراو ئاوی تێدا کەم بۆتەوانی و دەرفەتی ئەوە نییە بۆ هیچ کەسێک بۆ پیسی کە تێیەتی تێدا ماوەتەوانێ بتوانێت مەلەی خۆی تێدا بکە بەخێر بن بۆ سەراو بەڵێ ئاوڕیانی خۆشەویستم کاتێک کە تۆ سەردانی سەراوەکەی ئەم تابلۆ قورئانیە لە دەستپێکی چوونە ژوورۆ تا بۆ ناو سەراو بە تۆی بەڕێز و خۆشەویست ئاشنا دەبیت کە دەقێکی قورئانیە لێرەدا ئاەتەکە فەرمێکی قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين لسورة ملكايا ئەتوانن ئێوە خۆتان سێرچێکی بۆ بکەن و چێژی لێ ببێنن لەو دەقە قورئانیە و لەگەڵ دیمەنە جوانەکانی سەراوە بە خۆتان هاوتایکەن بەخێر بن بۆ سەراو بەڵێ هاوڕانی خۆشەویستم ئەمەی کە بینیتان ئەمە سەراو بوو من هەوڵەیەم دیمەنەکان بە کورتی بۆ ئێوەی خۆشەویستی گوازمانەیە لەبەر ئەوەی دووسێ شوێرم بەدەستەوەی ڕاستی بە تەنیا مەبەسم نەبووە بێم بۆ ئێرە بەڵام وەکو کورتەیەک ئەم دیمەنە کە لە وەرزستانە بۆ ئێوەی خۆشەویستی گوازمانی ئەوە نەتان پێڵە لە ئێستادا گونجاو نییە لێرەدا کەسێک بێت مەلە بکار وەکووە بینن لێرەدا بڕێکی زۆر قەوزی تێدا ماوەتەوانێ وەکووە بینن بڕی ئاویشی تێدا کەم بۆ تەوانێ ئێمە کە هاتین ئاوێکی ئەجگا زۆری تێدا بوو بە کەڵکی ئەوە هات مەلەی تێدا بکەیتەوەکووە بینن پیسی زۆر لەنا ئەوەکەدا کوو بەتوانێ مەجای ئەوەی تێدا نییە کە تۆی بەڕێز بێت بۆ ئێرە لە ئێستادا کە وەرزی زستانە مەلەی تێدا بگەی ئێستا ئێمە سەراو بەجێ دەهێڵین و وەردەوەدا ئینشاءڵڵا دەرفەتە بێ ئەچین بەرەو ڕێشێن اینجا بەرەو مزگەوتی گەورەی خورماڵ و ئینشاءڵڵا جەدێک متوانی لە خزمەتانە بم و دیمەن بۆ ئێوەی خۆشەویستە گوازمانێ لێرەوە سەراو بەجێ هێڵین و وەردەوەدا ئەڕۆین بەرەو ڕیشێن ئینشاءڵڵا بەڵێ هاوڕانی خۆشەویستم نزیکی 11 کیلۆمەتر خۆمان دەرخستووەتەوانێ بەس بۆ ئەوەی بچین بۆ کەبابەکەی ڕاستە مەزهەری کەبابچی لە شاری هەڵەبجە دووپاتێکەمانی ئێوە هەج بەڕێزە کاتێکە سەردانی ئەم مەنتیقاناکەن ئەم شوێناناکەن گەرگەیشتونەتە سەر ڕێگەی خورماڵ بۆ هەڵەبجە سەردانێکی کەبابخانەکەی وەستا مەزەرکەن پەشیمان نابنەوە نەمەیەکی گەلو شوێنانەی کە من هەمیشە سەردانیەکەم ئەگەر دەرفەتە بێ طبعا بێ ئێوە ناخۆش گەیشتینە شاری هەڵەبجە
والله هاوڕانی خۆشەویستم دوای مادووبوونێکی زۆر و 11 کیلۆمەتر لە 3 ساعتە ڕوانە بۆ شاری هەڵەبجە ڕۆتەنە کەوابخانەکەی شەغادەمە و وەکو هەمیشە چێژ لە خواردنەکانی بینی. والله هاوڕێن خۆشەویستم وەکو بۆ ماسکردن منە سەردانێکی کەبەخانەی شەغادەم هەممان کرد لە هەڵەبجە ئەوەی کە من هەمیشە چێژی لە دەبێنم لەم کەبابە ئەوەیە کە بەڕاستی گۆشتی ڕاستەقینە بەکارێنێت و وە نرخەکانیشیان لە خوارد نرخی بازارەوە یعنی یەک شیش کەباب لێرە بە 2500 دینارە بە بەراورد بە کەبابخانەکانی تر ڕۆژەکان یعنی نرخەکان فەرقێکی زۆری هەیە و هیوادارن ئەوە کاتێککە هاتن بۆ هەڵەبجە سەردانی بکەن. قد بيت سيارة كردم درسوتا وذبيدا زويل فد بادي شاك يعني بشو صانو ببيدم دان جيبون والله هاوڕێن خۆشەویستم ئێمە نزیک بووین لەتوانین لە مزگەوتی گەورەی خورماڵ ئینشەڵڵا کە گەشتینە ئەوێ ئەو دیمەنە جوانانەی کە لە ناو مزگەوتی خورماڵە ئێوەی خۆشەویستی قد بيت سيارة كردم درسوتا وذبيدا زويل فد بادي شاك يعني بشو صانو ببيدم دان جيب البولو قمري ديدا وشويدا ئێمە گەشتینە مزگەوتی گەورەی خورماڵ و ئینشاڵڵا ئەو دیمەنانەی کە لە ناو مزگەوتی خورماڵایە بۆ ئێوەی خۆشەویستە دوازمانە بە ئێوەی خۆشەویستی ئاشناکەم. بەڵێ هاوڕێن خۆشەویستم ئێستا کاتی خستنە ناو کاتی ئەوەیە کە کامەرگەمان بکەنە ناو ئاوانە بۆ ئەوەی ئەو دیمەنە جوانانی کە لە ناو ئەم ئاوایە بۆ ئێوەی خۆشەویستی دوازدەینەوە. ینی هاوڕێن بەڕاستی تا حەزکە دیمەنەکان لێ زۆر جوانە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە لێرە بنکێکی پۆلیس هەیە چاودێری ڕۆژی ئەم ماسی و فرۆشتانەکە کە لێرە بۆ ئەوەی هیچ کەسێک دەستی زیانی بۆ ڕانەکێشێت و بێتە هۆی مەترسی بۆ سەر ژینگەکە و بۆ سەر ماسیەکان. خۆزگایە خەڵکەوە نەهۆشیار بواە پێویستی بەوە نەبووە چاودێرێک لەسەری بێت تا ئاگاداری کاتوانێت بۆ ئەوەی لە مەترسیەکانی سروشت زەرەری نەبێ بۆی و وانە بێت کە مرۆڤ پێویستی بە چاودێرەکە بێکە بۆ ئەوەی سروشتەکە و خۆی بمێنێت. بەبەستەکەم ئەوەیە خۆزگای مرۆڤ هەمیشە خۆی ئاگای لە ڕەوش و کارگاری خۆی بووە پێویستی بۆ کەسێک نبووە کە چاودێر بووە.
بەڵێ هاوڕانی خۆشەویستم ئێمە لە ناو مزگەوتی گەورەی خورماڵین و ئەمێ هەنە دیمەنی جوانش لێرە بۆ ئێوەی خۆشەویست گوازمەوە. خۆشەویستم کە دینیتان بەشێک بوو لەو دیمەنانەی کە بۆ ئێوەی خۆشەویستم جوانتەوانێت لە ناو خورماڵی جوان و شیرین. ئینشاءڵڵا ئەگەر توانیم هەوڵێم سەرێک لە گەڕاوەکەی خورماڵیش بەم و دوایەوە بچم سەرێک لە ڕیشێن بەم و ئەگەر کاتیشمان مایەوانە سەرێک لە سەرچاوی زەڵمەین و لەگەڵمان بێنەوە تا کۆتایی ڤیدیۆ. طبعا هاوڕانی خۆشەویستم من زۆر دەمەکە پێوەم بۆ ئەوەی بێمە ئێرە هەنە دیمەن بۆ ئێوەی خۆشەویست گوازمانە ڕاستی جارەکەی تر کە لە گەشتی پاسیلەکەمانە هات لێرە بەڵام پێی دەفەت نەبوو کەوەنە لێرە بمێنەوە تا دیمەن بۆ ئێوەی خۆشەویست گوازمانە بەڵام بەداخەوە لێ سەرڕە خاترێکم لە کامێرەکەم بەجێماوە لە ماڵەوەیە ترسم نەتوانم وەکو پێویست لە خزمەتانە بۆم دیمەن بۆ ئێوەی خۆشەویست گوازمانێ چنێکم توانی لە خزمەتان ئامێنوانێ و دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست ئەگوازمانێ. بەخێر بن بۆ مزگەوتی گەورەی خورماڵ. بەڵێ هاوڕانی خۆشەویستم لە درێژەی گەشتەکەمانە سەردانێکی گەڕاوەکەی خورماڵ شەکەین و تا بزانین دیمەنی ناو گەڕاوەکانی خورماڵ بەڵێ هاوڕانی خۆشەویستم ئێستا لە کاتێکا چیت داغڵی گەڕاوەکەی خورماڵەبی یەی ئەتوانی تۆ لێرە مەلەی خۆت بکەی. طبعا ئەڵێ نەمە سوودێکی زۆری هەیە بۆ کەسانی کە نەخۆشی پێستیان هەیە بۆ تایبەتی و کەسانی کە ڕۆماتیزمە و قڕیشانی قاچ و هەروها نەخۆشی پێست کە من هەمە ئەڵێ سوودێکی ئەجگار زۆری هەیە. تۆی بەڕێز کاتێک کە سەردانی ئێراکەی ئەتوانی چیتە ژوورەوانەیە 1000 نارەیە بۆ کارمەندێک کە لێرەیە چلەکانی خۆ داکەنێت و مەلەی خۆ دەکەیت و چیتە دەڕوانێ وەکو ئەو ڕێنمایانەی کە هەیە لێرە نووسراوە کە گەڕاوەکەی خورماڵ بۆ کۆمەڵێ نەخۆشی پێست سوودی هەیە کە دووپات کراوەتەوەوانێ. ڕاستی من خۆم سەردانم کەمی جارە سەردانێکم لە ڕاستی دروستی بابەتەکە زۆر ئاگادار نیم و خوێنەوەشم لەسەر بابەتەکە نەکردەوە بەس بەدڵنیایەوە خەڵک زۆر هاتوو چۆیان کردو بۆ ئێرە و ئەژڵەن سوودمان لەبینەوە. ئێستا حالیان بۆ نەکی ئەجگار گۆگردی زۆر لە ناو ئێرەیە هەیە. ئەگەر جەنابەت بێتە ئێرە هەسپەیەکی کە بۆ دۆخە یەک خاڵی زۆر گرنگ هەیە خۆزگایە ئێرە بۆ جۆرە نەبووە نۆژەن کراتەوانێ و خەڵک زیاتر سوودی لێ ببینایە و دەستگای گەشت و گوزاریش بە شێوازێکی پلان بۆ داڕەشڕاو خزمەتی بە ئێرە بکردایە. ئێستا توانم بڵێن بەخێربێن بۆ گەڕاوەکەی خورماڵ و ئێمەش تێستێکی ئەو ئاواکەین هەرچەند ناڵێن ئەمەیان ئاوی تکانی تێکەڵاوە بێ بەڵام من نەویست بچم داغڵ بە ناوە ببم بەڵام لێرەیە تۆزێ کەمە کێشەی نەخۆشی پێستیشم هەیە من
دەستی خۆمانی خێن وەشت ئینشەڵا ببێ بە شیفا بە هیوامێ ئەوەی ئێوە ڕۆژە بێ سەردانی کەن و سوودی لێ ببینن ئێرە گەڕاوەکەی خورماڵە ببینن بڕێکی زۆر لە بەردەکان سپی بووە و وەکو باسەکە نەمامووی پێکاتێک گۆگردینە کە تێکەڵ بە بەردەکە بوو پاشماوەی بەجێهێشتووە ئێرە گەڕاوەکەی خورماڵە هاوڕێن خۆشەویستم تر بردووە ئێرە بەجێهێڵین و ئەگەر ئیشەڵا کات مایەوانێ سەرێکت لە سەرچاوەکەی ڕیشێنەین و ئەگەر کاتیشمان لەبەر دەستا بوو بزانین باشەکە سەرێک لە سەرچاوی زەڵمێن و فێر کۆتایی بە گەشتەکەمان هێنین هاوڕێن خۆشەویستم ڕیشێن ئیشەڵا گەشتێشن بەبەست لەوێ لە خزمەتان هەموو دیمەن بۆ لەوەی خۆشەویستە گوازمان بێچارە کردم دڵسوتاوە دەوێدایە زۆر لە فدبادەی شاکێنێ بە چۆسان و بەوێدەم دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆی خۆشەویستم ئێمە گەیشتوونەتە ناو سەرچاوەکەی ڕیشێن و گوندی ڕیشێنی جوان ئینشەڵڵا هەوڵێم لێرەش بە پێی توانە لە خزمەتان هەبوو دیمەن بۆ ئێوەی خۆشەویست بگوازمەوە ئێرە گوندی ڕیشێنە بەڵێ هاوڕێن خۆشەویستم ئەمە تێدەبینن ئەمە سەرچاوەکەی ڕیشێنە و ئاوەکەی ڕیشێن لێرەوە سەرچاوە بێت و دەچێتە ناو گوندی طبعا ڕاستی هاوڕێن خۆشەویستم هەر شوێنێک کاتێک کە من گەشتی پاسکرم لێ کرد بێ بە دوای ئەوەیە بە ئۆتۆمبیل هاتوومەتەوانێ بۆ سەردانی لەبەر چی لەبەر ئەوەی نییە پێم خۆش بۆ جایەکتر سەردانی کەمەوانێ ڕیشن بۆ ئێمە یادگاری زۆرە لە 3 ساڵ 2 ساڵمەوە پێش بوو لەگەڵ هاوڕێیانمە گەشتێکمان کرد بە پاسکر بۆ ئێرە ئەو کاتە گەرمایەکی زۆر هەبووە بۆ هاوڕێیانمە لێرەیە مەلەی خۆیان کرد و ئێمە دەستر ئەو بەردەوە خۆمان دانیشتین ئەگەر توانین دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست هێنووە پێش چاوتان و بۆتانی دانێمان بۆی بزانن کە من لێرەیە چی ئەڵێم ئەو بەردانە کەیبنن ئێمە لەویا دانیشتین بۆ خۆمان ئیساحەتمان کرد طبعا گەرمایەکی زۆر بوو ئاوەکەش کەم بوو بەڕاستی بەخۆ ئێستا نەبوو هیوادارم توانم لێرە دیمەنی جوان بۆی خۆشەویست گوازمانێ بە پێی توانە لە خزمەتان هاتین بەڵێ هاوڕانی خۆشەویستم من لە بەرزایەکانی ڕیشێنەوانێ قسەتان بۆکەم ئەمەی کە دینیتان کە ئەمڕۆ 3 شوێنی گەشتیاری گرنگم بۆ ئێوەی خۆشەویست گواستەوانێ بڵۆکی ئەمڕۆمان بوو ڕاستی ئەم 3 شوێن ڕاستی هاوڕێن ئەم 3 شوێنەی کە من ئەمڕۆ بەسەرم کردوانێ یەکێک بوو لە 3 شوێنە گرنگانەی کە ئێمە بە پاسکیل هاتوچۆمان بۆ کرد هاتوچۆمان لێ کرد و گەشتمان بۆ کرد ئەو نەیتوانیم لە خزمەتان هەبوون و دیمەنی جوانم بۆ ئێوە خۆشەویست گواستوانێ هەڵمدا خزمەت بە ئێوە خۆشەویست کەم و لە بڵۆکی گەشتەکەمانە کە خۆی لە 3 شوێنە بینیوانێ دیمەن بۆ ئێوەی خۆشەویست بۆ ئەوەی خۆشەویست گوازمانی لێرەوانێ دووپاتێکەمەوانێ ئەوەندەی بتوانم لە خزمەتان هەبووم و هەوڵێم لە ڤڵۆگەکانمانە خزمەت بە ئێوەی خۆشەویست کەم و هەچ باسێک وا شوێنێک کە دڵگیر بێت و هەت باسێکە گرنگ بێ بۆ ئێوەی خۆشەویستی گوازمانێ ڕاستی بۆی تەوابوونی پاترێکەمەوانێ نەمتوانی بە گۆپڕۆکەم کۆتایی بە ڤڵۆگەکە بێنم بۆیە هەنداڵم هیوادارم بە دڵتان بێت و تا ڤڵۆکێکی تر سپاردەی خوابن ماڵ ئاوا بێت و خواتان لەگەڵ بێ